زانی باش يعني سرساوم ئێمە بخير لە تێکارەوە سرساوم لەگەڵتین سرساوم قلب بخير به کاک محەممەد لەلایەن ئەو کەسانەی کە دێنێرە و حەزیان لە پاچێ و پاچە دەخۆن بەچی ناسراوە والله ئێرانە بە پاچە نووسرا پاچەچی دەرەجەیەک لەبەرەوەی زاحێر دێ اختیار دێ خۆت بەچی ناسراوی لەلایەن ئەو کەسانی کە حەزیان لە پاچێ و پاچە دەخۆن خۆم بە ئەو نووسرا ئەم ناو محەممەد زەحفەر اسماعیل بە محەممەد پاچە ناسراوم بەڵێ محەممەد پاچەچی لەکەیەوە کاری پاچە دەکات وڵا لە هەفتاونەوە ئەو ئیشەی دەکەم پێشتر قەساب بووی چۆن بووی بە پاچەچی ئەوە پێشترێ پاچەچی بوومە من ئیشی پاچەم دەکرد پاچ خاوێنکردنەوە کاری قەسابیشت دەکرد پێشتر قەسابیشم دەکرد ئیشی پاچەشم دەکرد قەدیم لە ئامۆزایەکی بابم ئەو ئیشەم لۆمایتەوە بەخێر وسە چاوم لە ئامۆزایەکی با بدەم کارە دۆمان بەێ کاک محەممەد ئەگەر بزانانی یەکەم کەس کاری پاچەی کردبێت لەو شار چێ بوو یەکەم کەس یەکێکی شەبک بووە ناوی ئەحمەد شەبک بووە ئەو ئیشەی کردیە بەس خەرچی ئەو لێرە زۆر ئەو ئیشەیان کردی ینی لە مالێ دەستاویان بەتامە خەرچی ئەو لێ وەسا کۆنەکانی هەولێر چێ بوون وەسە کۆنەکانی ئەو لێرە هەموو هەبووە مامبەکر هەبووە بڕهان هەبووە ئەو وەستایەکەی من هەبووە ئەوان هەبوو مێژووی خواردنی پاچە لە هەولێر دەگەڕێتەوە بۆ ساڵێک ساڵی 1936 36 خواردنی پاچە بە کەلتوری کام وڵات دادەندرێت وڵی بەکە ئەنی کورد دەتوانی خۆی بکاتە خاوەنی پاچە ئەرێ وڵا دەتوانێت لەبەرەوەی ئەوی پاچەی خواردیا زۆر قەدیمە یعنی ئەگەر لەجەیەکی نوێ هەبا ئەوانە کەوتوری خۆیان قەیم دەکەن زۆر باشە باشە ئەو پاسانەی ئێرکوانە کە ئامادەی دەکەن چۆن حازری دەکەن ینی چۆن خاوێن دەکرێتەوە چۆن ئامادە ئەمە لە قەسابخانەی ستافمان هەیە لە قەسابخانەی ستافمان هەیە ئەوەدا لەوێ خاوێن دەکەنەوە دوای لێرە دیسان خاوێن دەکەینەوە ئەودا پێشکەشی کەلچی دەکەین ڕۆژانە چەند کە لەسەر و جیپە حازر دەکەن وەڵا 150 و 200 ئەو هەیە 150 بۆ 200 ئەی باشە پاچە لە ماڵەوە خۆشترە یاخود لە دەرەوە لە کێشخانە وڵی ئەم لە دەرەوەم پێ خۆشترا لەبەرەوەی ئێستا ئەو مۆدی لێ نمایە لە ماری لێنێن هەر هەموو مارەکەی پیس دەکەن چکە پاسە خونی زۆر گرانایی لێزانینی دەوێت ئەرێ وڵا لێزانین دەوێت زەرامێ نازانی مارێ نازانی لێنێ پاچە بۆ تەنها بەدەستی پیا و خۆشترە ینی ئافرەتیش دەیزانی ئافرەتیش دەزانی ئافرەتەیە خانەدانە دەزانی بەس وەکو پیاو نییە وەسا بۆ خواردنی پاچای لە زستان بووە بەنەریت وڵای شتەکە ساردا شتی ساردیش ئەوەی سەرمابی زۆر ڕەغبەتی لەسەرە یعنی دەتوانین برین بە خواردنە دڵخوازەکەی وەرزی سەرما ناسرا ئەرێوەڵا ئەو ئەرێوەڵا بۆی ناسرایە شەوانە دێن بۆ ئیش ئەمە سەعات دوی شەوێت لێرێنە دەفرۆشین ئەتە دوی نیوڕانێ هەتا دوی نوڕان بەرێ چێنەوانەی کە بەردەوام دێن ئێرە وەڵا ئەوە بخۆت تەمەشاکە اختیار دێ زاعێر دێ بە زۆری زاعێرە بەڕاستی لە چ بە زۆری جاحێرە ئەرێوەڵا پێشتریش هەرم تەمەنە داهاتێرە یاخود ئێستا گۆڕاوە پێشترێ زەمانی خۆی بەس اختیار داهاتن ئێستا زاعێر زۆر دێ مشتری هەیە ڕۆژانە بەردەوام بێ بۆ ئێرە پاچە بخوات بەرێ بەردەوام ڕۆژانە دێ پاچە چەند تامی هەیە پاچە پێنج تامی هەیە چی و چی پێنجکە جوپەیە موکە زمانە گۆشتە خەڵک تەڵەبی لەسەر چ جۆرێک زیاترە وڵای تەڵەبی زۆر لەسەر موکە زمانەکەی تەڵەبی زۆر لەسەرێ لەسەر پێشچی ئاسە خەرکە بابێنە سەر خۆت پێشتر هەموو ڕۆژێک پاچەت دەخوارد وەبزانم ئێستا کردوتە بە ڕۆژێک ناڕۆژێک وڵی عمرەکەم ئەوە بووە بڕک تەوریمێ لەبەر هەندێک ئاگام لە قومە ئەو قەڵەویەتی خواردنی پاچە نییە بەرێ وڵی قەرەوی پاچێ بە پێ و تەجروبەیە کە هەتا پاچە سوودی زیاترە یا زیان چۆن بە پێ و تەجروبەیە کە هەتا پاچە سوودی زیاترە یا زیان وڵی ئەم سوودی زیاترە
هي دەرزیانێ بە سوودی زیاتر سوودی زیاتر زەمان دەدەین کاکاوە ئەو قەڵەوێت بێتاقەتی نەکردی ناوەڵە ڕاستی دەکەم شێفیش هەر بە قەڵەوی و جوانە زۆر باسی تام و لەزەتی پاچەکەی ئێرەمان کرد ئێمەش دەمانەوێت پاچەکەی وەسا محەممەد پاچەچی تاقی بکەین و بزانین ئەو تام و لەزەتەی کە باسی لێ دەکرێت وایە زۆر پاست دەکەین پاشی خواردنی پاچەکە خواویزیت لێ دەکەین و هیوای سەرکەوتنت بۆ دەخوارد